بە گۆرانی و قسەی خۆش سەرقاڵی کارکردنن لەم چایخانەیەی شاری ڕانیە. ئارازی تەمەن 54 ساڵ و محەممەدی 50 ساڵی وەک دوو هاوڕێی داون سێندرۆم ئەوەمان بیر دەخەنەوە کە هەمومان دەتوانین چێژ لە ژیان ببینین سەرەڕای زەحمەتی کارەکانمان. ئەم خۆمی جای دەستم بەزاری بچکینێنم بۆ ماڵێ. ئەرەوێ ساعت شوار صبحانه عبودي ساعت دادخ ئەمان ئەمە ساحمواکی بتین نەرەجمەوە ئاراسی هەشتی ئەوە بە بەعزەرشی سۆر خۆشم دی ببرۆشە. بازارەکەیان هەمیشە جمەی دێت لە خەڵک. مشتریەکان دەڵێن پاک و خاوێنی چایخانەکە و ڕۆخۆشی محەممەد و ئاراس نهێنی ئەم قەرەباڵغیەیە. زیاتر بەخۆشی ئەمانەوەدی هەم چایەکەخوا هەم ئیسراحەتێکەکە هەم دڵیشی بۆ گەنجان و قسەشیان خۆشە لەگەڵ خەڵکیشیان ڕویان خۆشە و لەگەڵەوەشە کە پاک و تەمیزن یعنی زۆر پاک و تەمیزیشن لەگەڵ ئیشەکەی خۆیانە پاک و تەمیزیشن خەڵک بەڕاستی کە دێ بۆ ئەم چاخانەیە بەس لەبەر ئەوە دی. وەستا حەیدەر کە خاوەنی چایخانەکەیە دەڵێت ئاراز و محەممەد نازانن ماندوو بوون چییە، هەروەها دەڵێت ئەرکی سەرشانی زۆر سۆکترە بەهۆی ڕێکوپێکی کارەکانی ئەو دوو هاوڕێیە. چیش دەکەن لێرە هێوارانگە دای دەخەن ئەشای دەکردنەوە یەکسە دەبنەوە ماڵەوە چی شتیان پێ بێ لە ماڵ دەیکردن هێواران دەیبنەوە ماڵەوە دێن ئێستا هێواران نەگەیش ماخلاص دەبێت هەر کەسێک خۆی دەکەن پێویست ناکەم پێیان برم وەرە ئەوەی بشۆ وەرە ئەوەی بشۆ هەر کەسێک خۆی زانی ئەگە داشمان قست دۆقەم لەگە دەکەن ماچم دەکەن دەستنەوە. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا ڕانیە.